شازی لشاندک بالیوزخانه فرانسای کرد و پیکات بوجه دونگوینگ بالیوز فرانسای البغدای و آلان کب خاد کنسل گشتی نویوی ولاتی الهرم کردستان و جاگ آنغی بالود سکرتری یکم یک کنسل خانه آن له حوله و پاشکوی لشکری لبالیوزخانه فرانسای العراق پیکات بون. لا دیدارێکدا مەسرور بەرزانی بە خێراتنی شاندیەی میوان و بە تایبەتیش کنسوڵی گشتی نوێی فەڕەنسای لە هەرێمی کوردستان کرد و وێڕای پشتیوانیکردنی بەڕێزیان هیوای سەرکەوتنی بۆ خواستن لە کار و ئەرکەنوێیەکاندا. ئەمە و لە ناوەڕۆکی دیدارەکەدا دواڕەوشی دەڤەرەکە و پەرەسەندەکانی خرانە بەرباس و گفتوگۆ و هەردوولا جەختیان لەسەر پاڵپشتی داواڕەوەکانی گەلانی ناوچەکە و یەکلایکردنەوەی کێشەکان بەڕێگە چارەی ئاشتیانە کرد. هەر لە میانی ئەم دیدارەدا شاندی فەڕەنسی خۆشحاڵی خۆیان بەرامبەر بەڕەوکی ئاسایش و سەقامگیری لە هەرێم دەربڕی و دەستخۆشانەیان لە دام و دەستگەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایشی هەرێم کرد کە توانیویانە سەرکەوتوانە ئاسایشی هەرێم بپارێزن کە بە فاکتەرێکی سەرەکی دادەنرێت بۆ پێشکەوتنی هەرێم لە سەر جەمبوارەکانی سیاسی و ئابووری و ئاوەدانیدا. هەروەها هیوایان خواست ناوچەکانی دیکەی عێراقیش وەک هەرێمی کوردستان ئاسایش و سەقامگیری بەخۆوە ببینن. لە بارەی کێشەکانی عێراقیشەوە مەسرور بەرزانی عەقڵەتی تاکڕەوی و پاوانخوازی بە کڕۆکی کێشەکانی عێراق ناوزەت کرد و جەختی لەسەرەوە کردەوە کە زاڵبوونی ئەم عەقڵێتە لە عێراقدا قبوڵ ناکرێت، بەڵکو تەنیا بە دیموکراسی و گەڕانەوە بۆ دەستور کێشەکان چارەسەر دەکرێن و بە هاوسەنگی بەرژەوەندی گشت پێکاتەکانی عێراق دەستەبەر دەبێت. لە کۆتایی دیدارەکەدا جەخت لەسەر فراوانکردنی پەیوەندە دخۆڵەکان لە گشت بوارەکاندا و دانانی ڕێکاری کارە بۆ ئەمە بەستە کرایەوە.